ئەم کاتتان باش. بە مەبەستی گفتوگۆکردن لەبارەی دۆسیەی ئەمنیەوە لیژنەی یاساییش و بەرگری لە پەرلەمانی عێراق ئاشکرا کرد کە لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەماندا میوانداری ژمارەیەک فەرماندەی یاساییش دەکرێت. لە لێدوانێکیدا بۆ رادیۆ دژلە عەباس بەیاتی ئەندامی لیژنەکە پێشبینی ئەوەشی کرد کە لە دوای پشووی پەرلەمان و هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان پەرلەمان میوانداری لە نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق بکات و تیشی بەپێی مادەی 55 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان مالیکی خۆی دەتوانێت بڕیار لەسەر ئامادەبوون یان ئامادەنەبوونی لە پەرلەمان بدات. سەرۆکی کوتلەی ئەحراری سەرباڕەوتی سەدەر ڕایگەیاند بەنیازن ڕێگری لە تێپەڕبوونی هەموارکردنەوەی پرۆژە یاسای داد و لێپرسینەوە بکەن لە پەرلەمانی عێراقدا. جەختیشی کرد لە دانیشتنی ئاسایی دوێنێ ئەنجومەنی وەزیراندا وەزیرەکانیان دەنگیان بەو هەموارکردنەوەیە نەداوە. لە کۆنفرانسی ڕۆژنامەییدا کە ئەمڕۆ لە تەلاری پەرلەمانی عێراق بۆی ساز کرابوو بە ئاراژی ئاماژەی بۆدا کوتلەی ئەحرار بە هەموو شێوەیەک ئیدانەی بڕیارێکی حکوومەتی اتحادی دەکات بە هەموارکردنەوەی پرۆژە یاسای داد و لێپرسینەوە بۆ گێڕانەوەی بەعسیەکان و گیانبەخشەکانی سەدام بۆ سەر کارەکانیان یان خانەنشینکردنیان. سندیکای هونەرمەندانی عێراق ڕایگەیاند شەوی ڕابردوو گۆرانیبێژی بەناوبانگی عێراقی سەلاح عەبدولغەفور بەوەی پێکانی لەلایەن ئۆتۆمبیلێکی تیژڕەوەوە لە یەکێک لە شەقامەکانی شاری هەولێر دووچاری خوێنبەربوونی ناوەوەی سەری بووە و دواتر گیانی لەدەستداوە. سەلاح عەبدولغەفور کە بەرەشەڵەک کوردە گۆرانیبێژێکی بەناوبانگی عێراقیە و لە ساڵی 1953دا لە ناحیەی سەعدیەی سەر بە پارێزگای دیالە دایک بووە. لە ساڵانی هێشتاکانیشدا ناوبانگێکی زۆری پەیدا کردووە. پەرلەمانتارێکی هاوپەیمانیی کوردستانی جەخت دەکات وەفدەکەی هەرێمی کوردستان لە سەردانەکەیدا بۆ واشنتن بۆ چوونی تایبەتی سەرکردەی فراکسیۆنە کوردستانەکانی لەگەڵ دەسەڵاتدارانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا تاوتوێ کردووە. لە لێدوانێکیدا بۆ سۆمریە نیوز ڤیان دەخیل ئاماژەی بۆدا لێدوانەکانی عەزەت شابەندەر سەرکردای لە ئەتیلافی دەوڵەتی یاسا سەبارەت بە شکستهێنانی سەردانەکەی وەفدی کوردستانی بۆ واشنتن بێبایەخن و هیچ بنەمایەکیشیان نییە. وتیشی ئامانج لە سەردانی وەفدەکە گفتوگۆکردن بووە لەبارەی ژمارەیەک دۆسەی تایبەت بە فراکسیۆنە کوردستانەکان. بەرپرسی سیاسەتە دەرەکیەکانی یەکێتی ئەوروپا دوودڵی و نیگەرانی توندی خۆی پیشاندا سەبارەت بەو کارە توندتیژیە تایفیەی کە دوێنێ لە نێوان موسڵمانەکان و مەسیحەکانی مسر کەوتەوە. کاترین ئاشتۆن داوای لە سەرجەم لایەنە ناکۆکەکانی مسریش کرد ئۆقرە بگرن و چیتە ڕێگەن نەدەن دۆخەکە لەوە زیاتر پەرە بستێنێت. هەروەها داوای لە هێزەکانی یاساییشی مسر کرد کۆنتڕۆڵی باردۆخەکە بکەن. حکوومەتی مۆسکۆ ڕەخنەی لەو هەوڵانە گرت کە دەیانەوێت لێکۆڵینەوە بڕیاردراوەکانی نەتەوەی گرتوەکان لەبارەی بەکارهێنانی چەکی کیمیایی لە سووریا فراوانتر بکەن بە جۆرێک ئەو هێرشانش بگرێتەوە کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا داوا دەکەن لێکۆڵینەوە لە بارەیانەوە بکرێت. لە بەیاننامەیەکی توندا وەزیرانی دەرەوەی رووسیا تووڕەیی خۆیان بەرامبەر بەنامەیەک نیشاندا کە دەڵێت ئەمیندارەتی گشتی نەتەوەی گرتوەکان حکوومەتی سووریا لەوە ئاگادار کردوێتەوە کە دەوێت بازنەی لێکۆڵینەوەکانی فراوان بکات و لێکۆڵینەوە لەو دوو هێرشەی تریش بکات کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا داوایان کردووە. شاد و بەختەوەر بن.